هێمن لە بەغدا یا لە کۆمەڵەی ڕۆشنبیری کورد یا لە یەکێتی نووسەران بوو، خەڵکەکی زۆر دانیشت بوون. مامۆستا ساڵح یوسفی هەزار ڕەحمەتی لێبی شەهیدی سەروەر گوتی پێویستە ئەتوو لە نووسەرانی هەولێری لە هەیئەی ئیداری یعنی لە هەیئەی بەڕێوەبردننی پێویستە لە گوند نەبی و بێوەشار ئیتر خەریک بوو نامەیەکی دەنووسی بۆ محافزی ئەوسای هەولێر کە من بێمەوە شاری هەولێر. مام هێمن گوتی چ دەکەی نەکەی ئەو نامەی بۆ بنووسی با لەوێ بی لە گوند بی ئەوە چ دەکەی مامۆستا نەکەی ئەو شتە بنووسی قوربان. ئەوە مامۆستا هێمن بێگومان پیاو دەبێ زۆر ئاگداری ئەوە بی ئەو تەسیرەی مامۆستا هێمن و نووسەرانی تری ڕۆژهەڵاتی کوردستان ئەو تەسیرێک کە کردیانە سەر سەرجەمی زمانی ستەنداردی کوردی زمانی ئەدەبی ئەمڕۆمان تەسیرێکی زۆر زۆر گەورەیە. ئەوان توانیان ئەو زمانە ئەدەبیەی چلەکان و پەنجاکان بە تایبەتی کە باو بوو لە باشووری کوردستان توانیان متروبەی بکەن بە بندیالێکتی شیرینی موکریان ئەو ڕووی بدەنێ کە ئێستا هەیەتی. من ئێستا ژوا تێدەگەم مەسەلا هێمنە هەژارە قزلچیە ئیتر نووسەرەکانی تری ڕۆژهەڵاتی کوردستان مامۆستا عەبدوڵڵا حەسەنزادەیە ئەو کۆمەڵە نووسەرە بەڕاستی زمانی ئێمەیان دەوڵەمەند کرد. ئەو زمانی ئێستا ئێمە پێی دەدوێن و پێی دەنووسین یعنی زۆر زۆر دەوڵەمەندترە لە زمانی سیەکان و چلەکان و ئەوەش بەشی واین تێدایە بەڕاستی پیاو ناکرد چاو لەوە پۆشی.